بەڕێز سەفین گزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریمی کوردستان ئێستا لە ستودیۆ لەگەڵمە زۆر بەخێربەی ماندوو نەبن لەو دیدار و کۆبوونەوە چڕوپڕانە کە هەتان بووە بەڵام من لە گرنگترین بابەتەوە دەست پێ دەکەم ئەویش یاوەریکردنی جەنابتان بوو لەگەڵ بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە تورکیا بینیمان کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ لەم کاتە هەستیارەدا بوو ئایا پێویست بۆم کۆبوونەوە گرنگانە لەم کاتەدا بکرێت چی لە کۆبوونەوەکاندا باس کرا؟ زۆر سپاس بۆ دەرفەتە لە ڕاستیدا ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە دوومانجی ڕابردوو تقریبەن بە بارودۆخێکی زۆر نائاسایی و شەڕ و گرژی تێپەڕ دەبیتن و لە کاتێک کە هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەو پێکدادانە بەڵام بەداخەوە لە بینی لە نێوان دوو بەرداش بووە و زیاتر لە 850 موشک و درۆن ئامانجی هەرێمی کوردستان کرا لە ژێرخانی ئابووری و وزە و خەڵکی بێگوناهی سیڤیلیش بوونەتە قوربانی هەوڵکی زۆرە کە ڕێگری لەمە بکرێتن بە پێی ئەو سیستمەی کە هەیە بەشێکی زۆر لەو درۆن و موشەکانە تەقێنرانەوە بەڵام بەشێکیشی شوێنەکانیان بە ئامانج گرتیە و زەرەر و زیانی هەبووە لە سەردانی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کات و دەرفەتێکی زۆر گونجاو بوو کە لەگە بەڕێز سەرۆک کۆماری تورکیا وەزیری دەرەوە وەزیری بەرگری وەزیری وزە و بەرپرسی هەواڵگەری یەکەم کۆبنەوەیان کۆبوونەوەکی گشتگیر و فراوان بوو ڕۆژی شەمە بوو لە ئیستانبول دواتریش لەگە هەر یەک لە وەزیرە بەڕێزانە وەزیری دەرەوە وەزیری بەرگری وەزیری وزە و دەستگای هەواڵگەری کۆبنەوەی جیایان هەبوو ورتریش بوو لە ڕاستیدا لە کۆبنەوە لەگە بەڕێز سەرۆک کۆماری تورکیا باس لەسەر بارودۆخی ئێستا و ئەو نەهامەتیە و ئەو ڕووداوانی ناوچەکە زۆر بە وردی قسەی لەسەر کرا و دید و بۆچوونی هەرێمی کوردستان پێشکەش کرا و بیر و ڕائاڵوگۆڕ کراوە لەسەر ڕووداوەکان و لەسەر پێشهاتەکان و لەسەر ئەو هەوڵانەی کە لە ئارادایە بە مەبەستی گەڕانەوەی سەقامگیری و کۆتایی هاتنی شەڕ و گرژی و لە هەمان کاتیش ئەو پەیوەندی دوولایەنە بەهێزەی کە لە نێوان هەولێر و ئەنقەرە هەیە تا چڕادێک دەکرێت لە پەرەی پێ بدرێت لە بواری ئەمنی لە بواری کۆمەڵایەتی و لە بواری وزە و لە بواری ئابووریش ئەوانە بابەتی سەرەکی بوون لە کۆبوونەوە. زۆر باشە یەکێک لە پرسە گرنگەکانە و جەنابەت ئاماژەت پێکرد ئاڵۆزیەکانیم دوایە بوو شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران بۆچوونی ئەردۆغان لەسەر ئەو هێرشانی کە کرایە سەر هەرێمی کوردستان چی بوو لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران لەسەر بابەتە قسەیان کرد؟ بێگومان یەکێک لە بابەتە سەرەکیەکان و دڵگرانی خۆیان دەربەری بەرامبەر ئەو دەست درێژیانی کە لەسەر هەرێمی کوردستان کرایە و سەرخۆشیان جەنابی سەرۆکی حکوومەت کرد بە لەدەستدانی خەڵکی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە و ئەوانەی کە بریندار بوونە و بە تایبەتیش کە هەندێک داون دەستگا فەرمیەکان و ژێرخانی ئابووری و ماڵی بەڕێز سەرۆکی هەرێم لە دهۆک کرا بۆ ئامانج نیگەرانی خۆیان دەربڕی و لە هەمان کاتیش باس لەوە کرا کە پێویستە بەغدا زیاتر هەنگاو بنێ و بە تایبەتی ئەو هێرشانەی کە لەناو خودی عێراق ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێن بەغدا دەبی هەنگاوی زیاتر بنێ بە مەبەستی ڕێگریکردن لەو دەست درێژیانە. زۆر باشە ئەردۆغان لەبارەی جەنگ ئێرانەوە چەند جار ئاماژەی بۆ کرد کە سوپاسی هەڵوێستی هەرێمی کوردستان دەکەین کە ڕۆڵێکی باشی گێڕاوە لە سەقامگیری لە ناوچەکە لەو کۆبوونەوەیدا چۆن باسی ئەم هەڵوێستانەی کرد؟ بەڵێ سوپاس و ڕێز و تەقدیری بۆ هەڵوێستی هەرێم جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەبوو کە بە ژیرانە مامەڵیان لەگە بارودۆخەکە کردیا و هەوڵی جدی خۆیانداوە کە لەو شەڕ و پێکدادانە تێنەوە گڵێن و نەبنە بەشێک لەو پێکدادانە. باشە لەگەڵ وەزیری وزەی تورکیاش کۆبوونەوە یەکتان هەبوو بێگومان لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی پرسی وزێ پرسێکی گرنگە بە تایبەتی کە دوای ماوەیەکی دوور و درێژ نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هەناردە دەکرێتەوە ئێستا لە ڕێگەی بۆڕی نەوتی کوردستانیشە نۆتی بەسرە بە بەندەری جیهانەوە تێپەڕێت ئەم بابەتە تا چەندە بۆ تورکیا و بۆ کوردستان گرنگە لەسەر ڕێککەوتنەکان و پرۆسەکانی دوای ئەمە قسەتان کردووە؟ لە دوای ئەو شەڕ و پێکدادانایتر بازاری وزەی جیهانی تێنووی بەشێکی ئەو نەفتەیە کە لە پێترۆل کە لە عێراق و لە کەنداو دەچیتن کە ڕێژەکەشی کەم نییە زیاتر لە 125 وزەی جیهانی بە لای کەنداوە ڕەت دەبیتن بەگرتنی هورموز وای کردو کە ئەو پێترۆلە نەگاتە بازارەکانی جیهانی و کاریگەری لەسەر ئاوری جیهان هەبیتن ئەوەی کە بە ڕێگای هەرێمی کوردستانەوە ئەو بۆڕی نەفتەی کە جاران بەداخەوە ڕاگیرا بوو لە ماوەی 6-7 مانگی ڕابردوو دەستی پێکردەوە ڕێژەکەی
هەناردەکردن کەمە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەناردە دەکرێت بەهۆی ئەوەی کە ماوەی زۆر ڕاگیرا بوو ئەو کۆمپانیانە دەبێت ماوەشیان پێویستە کە دووبارە کار بکەنەوە بە مەبەستی بە زیادکردنی بەرهەمیان ئیزافەتەن لەسەر ئەو ڕێژەی کە حکوومەتی فێدرالی لە کەرکووکەوە دەینێریتن تا ئێستا ڕێژەکە نەگەیشتە ئاستی پێویست بەڵام ئەوش پێشوازی لێکرا و دەستخۆشی لێکرا کە هەرێمی کوردستان هاوکار و هەماهەنگە لەگە بەغدا بە مەبەستی هەناردەکردنی نەفتی عێراق لە بازاڕەکانی جیهان کە هەرچەندە ڕێژەکەشی زۆر کەمە بەراورد بکەی لەگەوەی کە لە بەسراوە هەناردە دەکرێت بەڵام ئەوش جێخۆی دەگری و هەوڵ و تەقەلاش دەبیتن بە مەبەستی زیادکردنی بەرهەمی نەفت لە هەرێم و لە کەرکووک و هەناردەکردنی بە ڕێگای تورکیا جگەلەوە هەندێک بابەتی تری لە ڕووی وزە و وەکاری هاوبەش لەگە تورکیا لەگە هەرێمی کوردستان و تورکیا و لەگە خودی عێراقی فێدرال باسی لەسەکرد. باشە لە بواری بازرگانیشەوە کۆمەڵێک پرسی گرنگن بۆ نمونە ئەسیکۆدا کە ئێستا عێراق و هەرێمی کوردستان لەسەری خەریکن قسە دەکەن بۆ تورکیاش ئەم بازرگانیە چۆن لەگەڵ عێراق و کوردستان پەرە پێدەدات بۆ چوونی تورکیا سەبارەت بە پەیوەندی بازرگانیەکانی لەگەڵ تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق چۆنە؟ بەداخەوە ڕەفتاری حکوومەتی فێدرالی و یاخود خەڵکانێک لەناو حکوومەتی فێدرالی بە شێوەیەکی ئەوە بۆ لەگە هەرێمی کوردستان کە وڵاتێکی بێگانە ڕەفتاری لەسەر بکرێت لەگە بکرێتن بە تایبەتی زیادکردنی باج و دانانی بربەست لە هەناردەکردنی بەروبوومی خودی کوردستان بۆ بەشەکانی تر عێراق نەخاسمەلەوەی کە لە وڵاتانی تریش بە ڕێگای تورکیاوە دێتە هەرێمی کوردستان و دەربازی عێراق دەبی ئەو سیستمی کە باز دەکرێت خۆی لە ڕاستیدا سیستمەکە لە بۆ شەفافیەتی زیاتر لە بۆ ڕێگریکردن لە گەندەڵی ئێمە هیچ کاتێک وەکو حکوومەت ڕەتمان نەکردێتەوە بەڵام بەر لەوەی ئەسیکۆدا جێبەجێ بکرێتن هەرێمی کوردستان خۆی لەسەر سیستمێک ئیشی کردووەوە کە ئێستاش بەردەوامە لەوەی کە بگاتە کۆتاییەک بە مەبەستی ئەوەی کە جێبەجێ بکرێتن لێرە بەغدە دیارە تۆزەک پەلەی کردیە و فەرزی کردیە لە حقیقت بەڵام ئەم بڕیارانە تورکیاشی نیگەران کردووە بێگومان چونکە ئەو کاڵانی کە لە تورکیا دێتن ماوەشی زۆر دوا دەکەویتن یاخود باجی زیاتری دێتە سەری ئیترەوەش تەسیری لەسەر بازاری تورکیاش دەبیتن بەڵام گفتوگویەکی باش لەم دوایە لە نێوان هەولێر و بەغدا هەبووە و تا ڕادەیەک تێگەیشتن هەیە بۆی کە گرفتەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێن و چیتر هاوڵاتی چکە لە نەتیجە ئەگەر باج زیاتر بێتە سەکاڵا هاوڵاتی نرخەکەی دەداتن بۆ ئەوەی کە هاوڵاتی زیاتر زەرمەند نەبیتن پێویستە تێگەیشتنێکی باش لە نێوان هەولێر و بەغدا هەبیتن و چارەسەرکردی گرفتەکان زۆر باشە پرسیارێکیش هەیە هەر لەبارەی ئەم بابەتە دواتر دێمە سەر دیدارەکانی جەنابتان لە دەرەوە لە میدیاکان و لەلایەن کەسایەتیەکانەوە زۆر باس لەوە کرا کە ئەردۆغان پرۆتۆکۆلی شکاندووە لە کاتی ماڵاوایکردن لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هاتۆتە دەرەوە ئەمە چۆن بوو زۆر باس لەوە دەکرێت کە لەبەر سەرۆکوەزیران پرۆتۆکۆلی شکاند و بەو شێوازە بەڕێکرد و ماڵاوایی لێکرد لە ڕاستیدا خۆی ئەو کۆبوونەوەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی چەند جۆرە سەردان هەیە سەردانی پرۆتۆکۆلی هەیە سەردانی کار هەیە یاخود زیارەت العمل ئەوەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران زیارەتی کار بوو چونکە گفتوگۆکان چڕ کرابوونەوە لەسەر بارودۆخ و هەمانجی و کاری هاوبەش و کۆی کۆبوونەوەکانی پێشووتر کە باسم کرد لەگە ئەو بەڕێزە وەزیرە بەڕێزەکان لە حزوری سەرۆک کۆمار باسی لێوەکرا و بەڕێزیشیان ڕێی خۆیدا و پاڵپشتی و مبارەکەی قسەکانیشی کرد دوای ماڵ ئاواییکردن و کە کۆتایی بە کۆبوونەوەکان هات بەڕێز سەرۆک کۆمار تا حوشەی دۆڵمە باخچە کە ئۆفیسی ئیستانبولیتی هات وازاندرا کە تیمەکەی خۆشی وازاندرا خۆشی هەلەوێ دەڕواتن و ئیتر کۆتایی بە کۆبوونەوەکان هات بەڵام کە شاندی هەرێم و سەرۆکی حکوومەتی بەڕێکرد خۆی چۆوە ئۆفیسەکەی خۆی لە هەمان شوێن واتە تەنها و تەنها بۆ بەڕێکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و شاندەکە هاتبوو و ئەوەش جێی سوپاس و تەقدیرەوە ئەوەش پیشان دەدا کە فعلا پێگەی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگە تورکیا پەیوەندی پتە و دۆستانە. باشە کاتە شکاندنی پرۆتۆکۆل لە عورفی دیپلۆماسیدا چی دەگەنێت جەنابەت زۆر شارەزایان بابەتی؟ خۆی لە هەموو شوێنێک پرۆتۆکۆل هەیە هەتا لە سەرۆکایەتی کۆماریش کە چۆن هەڵس و کەوت لەگە میێوانەکان بکەن بەڵام هەندێک سەرۆک کۆمار یاخود هەندێک وەزیریش زۆر جاروەیە بەهۆی نزیک بوون و دۆستایەتی یاخود بیانەوێت کە زیاتر بایەخ بەو میێوانە بدەن سەرپێچی لە پرۆتۆکۆلەکان دەکەن ئیتر ئەوە شتێکە پێویستە هاتنە دەرەوە چی پێوت ئەردۆغان چی بە سەرۆکوەزیرانەت؟
دووبارە جەختکردنەوە لەسەر دۆستایەتی و لەسەر نێزیکبوونەوە و لەسەر خواستی پتەوکردنی پەیوەندی و سڵاو و ڕێزی خۆی گیان بە جەنابی سەرۆک بارزانی و هیوای خواست کە کوردستان ئارام بیتن و پەیوەندیەکان بەردەوام بن و دانوستاندنی زیاتریش هەبیتن و ترێمەش یەکەیەکە خاترخواییمان لێ کرد و تر بەرەو فڕۆکەخانە جەنابی سەرۆک ئەنجومەنی وەزیران چۆن باسی ڕۆڵی سەرۆک بارزانی کرا لە کۆبوونەوەکان بە تایبەتی لە 91ەوە گە تەمەشا بکەی کە پەیوەندیمان لەگە تورکیا دروست کردیە بە شێوەی فەرمی لە شوباتی 92 بوو کە جەنابی سەرۆک بارزانی یەکەم جار بوو سەردانی تورکیای کرد ئەو کاتە خوا لێ خۆش بوو ئۆزال سەرۆک کۆمار بوو دێمیرێل سەرۆک وەزیران بوو پێشوازی لێکرا و لەو کاتەوە پەیوەندیەکان ڕاستەوخۆ لەگە جەنابی سەرۆک بارزانی دواتر کە حکوومەتی هەرێم وردە حکوومەتی ئێستا عەدالە و تەنمیە زیاتر پەیوەندیان لەگە حکوومەتی هەرێم دروست کرد لەگە سەرۆکی هەرێم بەڵام لە هەمیشە و هەموو کاتێکیش جەنابی سەرۆک بارزانیان وەکو مەرجع بینیەوە بەو شێوەش مامەڵەیان لەگە جەنابی کردیەوە ڕێزێکی تایبەتیان هەیە لەبووی باشە لەبارەی پرۆسی ئاشتیەوە ڕۆڵی هەرێمی کوردستان چۆن بینرا لە کاتێکدا جەنابی سەرۆک بارزانی و سەرۆک وەزیرانی هەرێم بە تایبەتی باسییان لە دەست پێشخەری بۆ بەجێگەیاندنی پرۆسی ئاشتی و هەنگاوەکانی کردووە چی نوێ هەیە لە تورکیا و ئایا ئەنجامەکان چۆنە؟ خۆی ئەو پرۆسی کە دەستی پێکرد جیاوازیەکی لەگە پرۆسەکانی پێشووتر هەیە دوو پرۆسی تریش هەبوو کە ئەو کاتەش هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە بەڵام بەداخەوە نەتیجەی نەبوو شەڕ و پێکدادانی زیاتر لێ دروست بوو ئەوەی ئێستا یەکەم جارە کە لەژێر قوبەی پەرلەمان کۆمیسیۆنێکی تایبەت کە پێک هاتیە لە زیاتر لە 95% پارتەکان کە لەناو پەرلەمان هەبوونیان هەیە و زیاتر لە 20 کۆبوونەوە ئەو کۆمیسیۆنە ئەنجامیدایە لەگە ڕێکخراوەکانی مەدەنی لەگە خەڵکانی شارەزا و پسپۆر گفتوگویان کردیە و راپۆرتەکان ئامادە کردی بە مەبەستی ئەوەی هەنگاوی دواتر چبی ئێستا لە قۆناغێک کە باسەوە دەکرێت پێویستە هەندێ هەنگاوی یاسایی یاخود چاکسازی لە یاساکان بکرێ بە مەبەستی ئەوەی کە بکرێ ئەو پرۆسەیە بەرەو پێشەوە بن و چارەسەرێکی گونجاو بدۆزرێتەوە بۆ ئەوەی هەموو خەڵکی تورکیا سوودمەند بی و بە تایبەتیش کورد بتوانانی هەندێک ماف دەستەبەر بکاتن ڕۆلی هەرێمی کوردستان بێگومان ڕۆڵێکی بەرچاو بووە سوپاس و پێزانینی خۆیان دەربڕی بەوەی کە تا ئێستا کرایە زۆر باشە هاتوچێ باش لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان هەیە سەردانەکان هەر بەردەوا من بەم شێوازە گرنگە کە ئەیبینین بەڵام نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە تورکیانە بەنیاز نین ئەم نوێنەرایەتیە بکەنەوە هیچ قسەتان لەسەری نەکردووە چەند جارێک باس کرایە و لە سەرەتا بە شێوەی ئەرێنی پێشوازی لێکرا بەڵام ئێمە بەحقیقەت لە چەند وڵاتی تریش وڵاتانی عەرەبیش کە پێویستە ئێستا 7 وڵاتی عەرەبی میسیۆنی دیبلۆماسیان لە هەرێمی کوردستان هەیە ئێمە لە هیچ وڵاتێکی عەرەبیمان نییە تەنها زیاتر ترکیز لە ئەوروپا و ئەمریکا کرایە لە رووسیاش بە هەمان شێوە هیچ سووریاش ئەیکاتەوە بەتەما بوو تا ئێستا نەخێر بەڵام باس کرایە کە ئەوانش بکەن بەڵام ئێمە بەحقیقەت بە پێویستی دەزانین بەڵام لەبەر بارودۆخە ئابووریەکەی دەمانەوێت کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانە بکەینەوە پێگەیەکی تایبەتی هەبی هەم لە ڕووی ژێرخان هەم لە ڕووی ستاف هەم لە ڕووی بودجە ئیتر ئیشی لەسەر دەکەین بە ئومێدیەوەینەکە لە داهاتوو چەند نوێنەرایەتی تر ئیزافە بکەین باشە جەنابەت سەردانی فەڕەنسا بەلجیکا نەمسا و کۆمەڵێک وڵاتی دیکەتان کرد بەریتانیا بە تایبەتی لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا و کۆمەڵێک کەسایەتی گرنگ لە وڵاتانە کۆبوونەوە پەیامی جەنابی سەرۆک وەزیرانتان گەیان دەگەڵ ئەوان چیتان وت لەو کۆبوونەوانە بۆ چوونی ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان سەردانەکە لەسەر داوای سەرۆکی حکوومەت بۆ بێگومان لە دوای ئەو گرژی و شەڕ و پێکدادانەی کە لە ناوچەکە ڕوویدا بێگومان ئەو نێردە دیبلۆماسیەکان چ لە هەرێم چ لە بەغدا بیر و بۆ چوون و راپۆرتی خۆیان دەگەینە وڵاتەکەی خۆیان بەڵام بە پێویستمان زانی کە ڕاستەوخۆ لە ئێمەی ببیستن ئیترەوە بوو کە لەسەر ڕاستپارەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز خات و بەیان بەرەو ئەمریکا چوو منیش چەند وڵاتێکی ئەوروپا کە خۆشتان باستان کرد لە فەڕەنساوە دەستمان پێ کرد بۆ بەلجیکە هەم لە بروکسل لە یەکێتی ئەوروپا و ئەم لەگە حکوومەتی بەلژیکی و لە هۆڵندا و لە بریتانیا و هەروها لە نەمساش بە هەمان شێوە دیدارەکانمان لە ئاستی بەرز بوون لە جێگری سەرۆک وەزیران و وەزیری بەرگری وەزیری دەرەوە و ڕاوێژکاران و ڕاوێژکاری سەرۆک ماکرۆن لە ئیلیزێ و کۆمەڵی خەڵکی تریش پەیامی خۆمان مانگەیان بەڕاستی
بارودۆخی هەرێمی کوردستان و نەهامەتیەکان و ئەو دەستدرێژیانە و لە هەمان کاتیش باس لەسەر بارودۆخی ناوخۆ لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی پێکینانی حکوومەتی بەغدا پێکینانی حکوومەتی هەرێم و ڕۆلی ئەوروپا لە پاڵپشتی هەرێم لە 91ەوە تا ئێستا هەبوونی نەوای ئارام لە کاتێک هەبووە کە فعلەن هەبوونی ئەو نوای ئارامە بۆ نەکتەنها بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکانێکی زۆری تریش بووتە نوای ئارام ئەوانەیە کە ڕادەکەن ئەوانەی ڕوو لە کوردستان کردێت وەکو خوشکبراکانمان لە سووریا لە شوێنی تر لە خودی عێراق پێویستە ئەو ناوچە بپارێزرێتن لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی هەندێک وڵات کە بایەخی بە مەسەلەی بازرگانی بە مرۆڤ دەکەن لە ڕووی مادە هۆشبەرەکان کۆمەڵک بابەت کە جێی بایەخیانە گفتوگۆی لەسەر کرد. زۆر باشە لەبارەی هێرشەکان و بەردەوامی هێرشەکان بۆ سەرهەرێمی کوردستان لە دوای ئاگربەستە کاتیە کە ڕاگەنراوە بەر لەوەش کە چۆن هێرش و پەلاماری سەرهەرێمی کوردستان دەدرا بۆ چوونی وڵاتانی ئەوروپا و ناوەندە گرنگەکانی بڕیار لە ئەوروپا چی بوو؟ لە ڕاستیدا جێی سەرسوورمان بوو بۆ ئەوان کە لە کاتێک هەرێمی کوردستان بەشێک نییە لەو شەڕە و هەڵوێستی خۆشی زۆر لە سەرەتاوە بەڕوونی ئاشکرا کردێت کە نابێتە بەشێک لەو شەڕەوە نابێت هەرێمی کوردستان بەکاربێ بۆ ئەوەی کە دژایەتی وڵاتانی دراوسێ بکرێتن و هەمیشە داوای کرێت کە کێشەکان بە دیالۆگ چارەسەر بکرێتن بەڕەغمی ئەوەش هەرێمی کوردستان بۆیتە ئامانجی میلیشیەکان و پرۆکسیەکان و خودی ئێرانیش ینی بۆ ئەوان جێی سەرسوورمان بوو چۆن بۆ شێوە مامەڵە لەگە هەرێمی کوردستان دەکرێت و گوتیان بە ڕێگای خۆیان لەگە بەغداش قسە دەکەن کە ڕێکاری پێویست بگرێتە بەر مەبەستی ڕێگریکردن لەو میلیشیانە کە دەستدرێژی سەر هەرێمی کوردستان بە درۆنەکان دەکەن و بە هەمان شێوە ڕێگای خۆیان لەگە ئێرانیش و دووبارە پاڵپشتی خۆیان بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو پێشکەوتانی هەرێمی کوردستان بۆ پێکەوە ژیان بۆ دەرفەتی ئابووری لە هەرێمی کوردستان هەیە پێویستە زیاتر بەرەو پێشەوە بچی هەرچەندیشە تێبینیان لەسەر هەندێک بابەتە بوو دواکەوتنی پێکینانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش بۆمان شی کردنەوە بەڕاستی هۆکارەکان چی بوونە. زۆر باشە لە دوایەم شەڕەوە ڕاگەیاندنی ئاگربەستەکەشەوە بە تایبەتی هیچ پەیوەندێکی دیبلۆماسی لە نێوان کوردستان و ئێران هەبووە بە فەرمی ئایا چۆن بوو ئەگەر هەبووە؟ نێردەی دیبلۆماسی قونسڵگەری گشتی ئێران لە سلێمانی و لە هەولێر هەیە و چەندین جارێک لەسەر ئەو ڕووداوانە ئێمە بە نووسراوی فەرمی ئاگادارمان کردوونەوە کە ئەو شتانەی کە دەکرێتن یاخود ئەو پرۆپەگاندا بێبنەمانەی کە هەندێک دەستگاکانی میدیایی کە نزیکن لە دەسەڵات بەڕاستی بێبنەمایە و قابلی قبول نییە و نیگەرانەکانی خۆمان و ناڕزایی خۆمان پێگەیاندینە بڵێ. کەواتە ئەو ئاگربەستە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بەڵام لە کاتێکدا کە هێرشی سەری کراوە بۆ چۆنی ئێران لەسەر بابەتە چی بووە؟ ئەسڵەن کوردستان بەشێک نەبوو لەو جەنگە تا ببێتە بەشێک لەو ئاگربەستە بۆیە جێی سەرسوورمانە کە لە کاتی ئاگربەست هەبوونی ئاگربەستی و هەرێمی کوردستان هەر دەستدرێژی کرایتە سەر جا چ ڕاستەخۆ لە ئێرانەوە بی یانیش بە ڕێگای پرۆکسیەکانەوە بی ڕاستیەوە دەبێت بوەستێتن چکە نا دۆستایەتی و نەدرێوسایەتی ئێمە لەگە ئێران پەیوەندێکی دێرینمان هەبووە لە کاتێک کە خەڵکی ئێمە دووچاری نەهامەتی بوونەوە لە کاتی ئەنفال و لە کاتی هەڵەبجە ڕویان لە ئێران کردیە و چه خەڵک چ دەوڵەت باوەشی کردوێتەوە و چاوەڕوانی زیاترمان هەیە لە ئێران کە ئەو ڕێگری بکە لەو دەستدرێژیانەی چ لە ناوخودی ئێرانەوە یاخود لە پرۆکسیەکانەوە دەکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس کە لەگەڵمان بوون. زۆر سپاس.